شوێنە دیسکەکان و شوێنێکە کاسبکارانی شەقان کۆماریکە ئەوان چەند بابەتەوە نیە دەبی لە ئەڵێ ئێوە دەبێ بێن ئیجازە لە ئێمە دەرکەن ئێمەش بەڕاستی مڕاجعەمان کرد پێش 3 مانگ ئێستا کەچی دوای 3 مانگ ئیجراعەتمان تەواو نەکردووە ئەڵێن دەبێ ئێوە 5 ملیۆن غەرامە بدەن ئینزارێکمان بۆ هاتووە ئینزاری کۆتایی ئەوەش ئینزارەکەیە کە ئەڵێ ئێوە دەبێ 5 ملیۆن دینار غەرامە بدەن چوونە لای مدیریش دوێنێ مدیر هەیەت العامة الاتصالات لەناو ئەمن الوەطەنیە طبعا بە پشتگیری ئەمن الوەطەنیە ئەم ئیشە وتی کاکە شتەکە لەدەست من نییە و من دوای 10 ڕۆژ بۆم هەیە بێم هەرچی ئەملاکتان هەیە مصادەرێکم ناو دوکانەکە خۆی دوکانەکە 5 ملیۆن ئەشای تێ دەرناچێ ئەوە تانی وەرن تەسویری کەن بزانە لە عیماری حەمدانی چیتیایە بەڕاستی ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئەم پێشمان بۆ ئیلغاکەنەوە ئەمە زوڵمێکە لە ئێمە ئاکرێت.